ئازان و خۆشەویستان لارجێکن سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆم ڕۆژ پرسی گەرم و گرنگن کە گفتوگویان لەبارەوە بکەین لەبەرەوەی جژنی ڕەمەزانی پیرۆزە گفتوگۆ دەکەین هەمیشە مسڵمانان کە مانگی ڕەمەزان تێدەپەڕێنن لە مانگی ڕەمەزاندا زۆر قسە و باسەکرێت لەبارەی ئیمان و عەقیدەوە و کاریگەری ئیمان لەسەر ڕەفتاری مرۆڤ بە شێوازێکی گشتی لەسەر ڕەفتاری مسلمانان بە شێوازێکی گشتی هەمیشە ئەم پرس و باسانە باز دەکرێت لە دوای جەژن لە دوای ڕەمەزان ئینسان کاریگەری ئیمانەکەی لەسەر ڕەفتاریە بێت دەربکەوێت گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەبین ئەحمەد ڕەشید ڕووناکبیر دکتۆر سڵاو لێ بێ بە خێراتی سڵاو لێ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دکتۆر هەمیشە لە نێو مانگی ڕەمەزاندا پرسە مەزهەبی و عەقیدەیەکان زۆر زەقەکرێنەوە بەڵام لە دوای مانگی ڕەمەزان ئەم پرس و باسانای تر کاڵ دەبنەوە وەکو دەڵێ لە بیر دەچنەوە کەمتر باسەکرێن چەندە ینی گرنگە ئینسانێکە تێگەیشتە بێ لە مانگی ڕەمەزان لە دوای ڕەمەزان کاریگەری ئەم تێگەیشتنی لەسەر مابێ لەسەر ڕەفتاری لەسەر هەڵس و کەوتی زۆر سپاس کاغڕانکۆ جژنی ئێوە و جژنی بینەرانیشتان پیرۆز بێ بەڕاستی پرسیارەکە لە جێی خۆیەتی ئێمە زۆر جار مشکلەیەکمان هەیە لە تەرمینۆلۆژیە چەمکەکان تێکەڵەکەین ئێمە وەک چاودێر وەک ڕووناکبیر وەک خوێنەر وەک ئینسانێکی سادە لە ناو کۆمەلگایە ئەوەی خۆتان باستان کرد لە ڕەمەزاندا هەندێ بابەتی مەزهەبی و عەقیدەیی و بابەتی ئیمانیش لە بینی دوو قەوسا تۆخ دەبنەوە بەڵام لە دوای ڕەمەزان ئەم بابەتانە کەمتر بەرچاوەکەەوە من پێم وایە کێشەی هەرە بنەڕەتی لە کۆمەلگایە کە سەبارەت بە دین و سەبارەت بە ئیمان دروست بێ ئەوەیە ئێمە کورتمان نەهێناوە لەوەی زانای ئاینیمان هەیە زۆرن و کاریگەری باشیشان لەسەر کۆمەلگا هەیە و کۆمەلگایەکی باشیشمان هەیە لە یەک شوێنە هەست بە بۆشاییەکە کەم کە ڕووناکبیری دینیمان کە من ڕووناکبیر ئی چاودێریکردنی کارەکەی چاودێریکردنی کۆمەلگایە لەو پێودانگە دینی و سەقافی و کللتوریانەی کە کۆمەلگا بەریەکەوێ جا ئەم چاودێریکردە کە ڕووناکبیرێکا چاودێریکردنێکی محایدانەیە چاودێریکردنێکی لایەندارانە نییە ئێمە دەبینین شەوانە ڕۆژانە لە مانگی ڕەمەزان لە دوای مانگی ڕەمەزان مامۆستایانی ئاینی واعیزەکان بەردەوام تەڵقینی کۆمەلگا بە کۆمەڵی وەعزی باش و ئەخلاقی دەکەن بەڵام زۆر جار ئەم تەڵقینە ئەخلاقیانە یا کاریگەریان نابێ یا کاریگەریەکەیان کەمە و یا کاریگەری پێچەوانیان لەسەر کۆمەلگا هەیە بۆشاییەک لێرەدا دروست دەبێ کە فیدباکی خۆی وەرناگرێتەوە ئەم واعیزە ئەم مامۆستایە ئەم تێکستە ئەم دەقا ئەخلاقیە دینیە بزانێت تا چ ڕادەیەک کاریگەری لەسەر کۆمەلگا بەجێ هێشتووە و لە ڕۆژێکی شاکە ئێمە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ بەریەکەوین فیرقەکان زۆر بوون تەوژمەکان زۆر بوون بۆ چوونە دینیەکان زۆر بوون زۆر جار لە بری ئەوەی کە کاریگەری ئیجابی وەعزێکی دینی کاریگەری پۆزیتیڤی هەوڵێکی دینی ببینین بە پێچەوانەوە شکێتەوە کاریگەری نێگەتیڤی ئەبێ لە دەفتەری دووەمی مەسنەویە مەولانا جەلالەدینی ڕۆمی حیکایەتێکی سەرنجڕاکێشی هەیە ئەڵێ 4 نەفەر یەکی دینارێکی ئاڵتون وەرەگرن پاشایەک پیان ئەڵێ بڕۆن ترێن بۆ بکڕن بەم 4 نەفەرە یەکێکیان یۆنانیە یەکێکیان تورکە یەکێکیان فارسە و یەکێکیشان عەرەبە ئەم 4 کەسە یەکی دیناری خۆیان وەرگرتووە بڕۆن ترێ بۆ پاشا بکڕن لەناو خۆیانە دەبێ بە مشتومڕیان تا ئەوەندەی ئەکەونە ئەوەی لە یەک بدەن تەشەنوجێکی خراپ لە نێوانیانە دروست دەبێ فارسەکە ئەڵێ من ئەنگورەکڕم تورکەکە ئەڵێ من ئوزومەکڕم یۆنانێکە ئەڵێ من ستافی لەکڕم و عەرەبەکەش ئەڵێ من عەینە بەکڕم لە ناوەڕۆکدا ئەم 4 کەسە هەر چواریان ئەیانەوێت ترێ بکڕن بەڵام لەسەر ناوی ترێ ڕێناکەون ئەم 4 کەسە حەکیمێک دێت پێیان دەڵێ داوای ئێوە لە خۆڕایە ئێوە دینارێک لەو 4 دینارەی پێتانە بیدەن بە من ئەو ویستەی کە ئێوە هەتانە و پاشا هەیەی بە دینارێکیان جێبەجێ دەکەم و سێشی دەمێنێتەوە بەشی دەکەن لە نێو خۆتانە دەتوانن بیدەن بەو شتانی کە خۆتان پێتان خۆشە دەڕات ترێیان بۆ دێنێ ئەڵێ ئەو ستافیلەی بە یونانەکەت دەڵێ ئەو ستافیلەی کە تۆ دەتویست و ئەو ئوزومەی کە تورکەکە دەیویست و ئەو ئەنگورەی کە فارسەکە و ئەو عینەبەی کە عەرەبەکە دەیویست هەمووی یەکشت بوو
ئێمە مشکلەمان لە ناونان بوو داواکەمان لە ناونان بوو جا ئەمەوێ ئەوە بڵێم چەمکی عەقیدە لە بەرامبەر چەمکی ئیمان وەک ترێ و تامی ترێ وایە ئێمە زۆر جار لە عەقیدەدا بەر چەمکەکان دەکەوین بەر ڕووکەشەکە دەکەوین بەر شوناسەکە دەکەوین جا ئەو شوناسە دینی بێ حیزبی بێ ئایدۆلۆژی بێ ئێمە باسی دین دەکەین ئەمڕۆ باسی شوناسی دین دەکەین ئەو پێکدادانە زۆرە هەیە کە دەبینین لە کۆمەلگاکانە تەنانەت لە ڕەوتێکی دیاریکراوە دوو کەس وەک یەک بیر ناکەنەوە لە فەیسبوک دەیگەێنە مریشکە ڕەشە لەسەر یەک کێشەی شخصی بۆ یەک دروستەکەن کە کێشە ئەساسیەکان کێشەیەکی عەقیدەیی و معتەقەد یعنی کێشەی معتەقەدە کێشەی ناونانە لە عەقیدە حەکیمێکمان نییە ئێمە بێت پێیان بڵێ قوربان ئێوە هەمووتان یەکشت دەڵێن لە ناوەڕۆکدا هەمووتان وەک حەقیقەتی ئیمان یەکشت دەڵێن ئێوە لە ناونانی چەمکەکانە ئیختلافدانەیە جا بەشێکی زۆری ئەوەی کە من چاودێریم کردووە لە کۆمەلگایەکی وەک کۆمەلگای ئێمە و لە کۆمەلگایەکی وەک کۆمەلگای تورکیا و لە کۆمەلگای وەک کۆمەلگای ئەم ئەوەی پێی دەوتێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشی زۆری خلافەکان خلافی ناونانن خلافی تەسمیەن خلافی جەوهەری نین ئێمە هەمومان لە ناوەڕۆکدا ئەمانەوێت تامی ترێ بکەین بەڵام لە ناونانی ترێ ڕێک نەکەوتوین یەکێکمان پێمان و تۆ ئەستەفیل یەکێکمان پێمان و تۆ عینەبی ئەنگور لێرەدا ئەمەوێ بڵێم ئێمە ئەبێ واعیزانمان زۆر هۆشیارانەتر کار لەسەر ئەوە بکەن خەڵک تامی ترێ بکە نەک خەڵک بێت لەسەر تەسمیە و ناونانی ترێ چێژە ئیمانێکە و چێژی تری بیر بچێتەوە باشە دکتۆر ینی پرسیارێکە زۆر جارەکرێ ئەوی تۆ ینی باست کرد لە سەرەتاوە ینی مامۆسایان ینی واسەدەن قسە دەکەن نەسیحەتی خەڵکەکەن بەڵام زۆر جار دەوترێ هەمان سیناریۆ دووبارە بێتەوە لە ڕەمەزانە جۆرێک لە پابند بوونێت دوای ڕەمەزان ئەم بابەتانە بیر دەچێتەوە ینی بۆ نمونە مامۆسایەکی ئاینی دەیان ساڵ لە مزگەوتەکەی خۆیەوە هەموو هەینیەک هەندێک پرس و بابەت دەدا بە گوێی ئەو کەسانەدا کە گوێی بۆ دەگرن بەڵام ئەم بەڕێزانە هەر هەمان پرسیاریان هەیە لە مامۆساینەکەن ینی کۆمەڵێک پرس و باسەیە هەمیشە لە ڕەمەزانە دووبارە دەبێتەوە چەند بارە دەبێتەوە تا ڕادێەوەی هەندێک جار وەکو جۆرێک لە شەرم و عیبە باسەکرێڵە نەرێمە نەبڕایەوەم پرس و باس و بابەتانە ینی وەکتۆ تێ بۆ کاریگەریەکە زۆر دەرناکەوێ ینی کاریگەریەکی قوڵ دروست ناکە و ئەم وەعز و پرس و باسانە ئینسانەکان ناکا بە ئینسانێکی تر نایان کا بە ئینسانێکی بیرکەرەوە کە تێی بگەن بەڕاستی لە کرۆکی پرس و باسەکە تێ بگەن نەک بە ڕووکەشوەری بگرن لە سادەترین وەڵامدا من دەتوانم پۆلبەندیە بکەم ئێمە شتێکمان هەیە پێی دەوت ئالان واتس لە کتێبی The Wisdom of Uncertainty حکمەتی نادڵنیایی قسەیەکی زۆر دقیق دەکا ئەڵێ ئیماندار شەیدای حەقیقەتە بەڵام کەسی معتەقید شەیدای عەقیدەکەیەتی ئێمە کورتمان هێناوە لەوەی کە ئیماندار دروست بکەین مامۆستایانی ئاینی واعیزان دەقی دینی لە وڵاتە لەوەدا کورتی هێناوە کە لەبری کەسی معتەقید لەبری کەسی ئیماندار کەسی معتەقیدی دروست کردووە کەسی معتەقیدیش بەردەوام کوێرانە بەرگری لەو ئیعتیقادە ئەکات کە هەیەی من ئەم قسەیە بۆ ئەوە ناکەم ئێمە عەقیدە بەکەم تەماشاکەین نا ئێمە ئەبێ هەر شتە و پێوەرێکی تایبەت بەخۆی بینێ هەر شتێک لە پێوانە و پێوەری خۆی زیاتر قەڵەو بوو زیانەکەی زیاترە لە قازانجەکەی میشل فۆکۆ لە باسی عەقیدە پەرستیە The Idolarity زۆر جەخت لەوە دەکاتەوە کاتێک کە ئینسانێک معتەقیدە لەبری ئەوەی کە تۆلەرەنسی زیابێ لەبری ئەوەی کە ئەخلاقی دینی و منسوبی ئایدۆلۆژیایەک بێ ئەخلاقیاتی باشی ئەو ئایدۆلۆژیای تا زیابێ عەقیدە پەرستێکە وای لێ دەکا کە دەمارگیری زیاتر بێ کاتێکیش تۆ دەمارگیریت هەیە بۆ عەقیدەیەک بۆ چوونێکی دیاریکراو ناتوانی بەرگری لە حەق و حەقیقەت بکەیت ناتوانی ئیماندارێکی سەلیم بی کاک ڕانکۆ ئیمان دۆخێکی ئەنتۆلۆجی و ناوەکیە بۆ ئینسان یعنی ئیمان جیاوازە لە وەهمی سایکۆلۆژی ئیمان کاتێک کە ئەچێتە گیانێکەوە بە قەولی محەممەد ئیقباڵی لاهوری ئەو گیانە سەر لە بەری گیانەکە دەگۆڕێ بە قەولی کاک ناسری سوبحانی دەبێ بە مەلەکە لە ئینساندا وا لە ئینسان دەکان ناتوانێت خراپ بێ ئێمە دوو جۆر چاکەمان هەیە ئینسانێک کە خۆی لە ئەساسدا چاکە و ئینسانێک کە چاکەکارە ئیمان دقیق ئەو ئینسانە دروستەکە کە خۆی لە ئەساسدا چاکە خراپە مەطرح نییە لای بەڵام عەقیدە دەشێت تۆ بکاتە ئینسانێک کە چاکە بکەی بەڵام هیچ گەرانتێک نییە کە بتکاتە ئینسانێکی چاکەکار مناوبنین ئیمانێک لە دەرەوەی دینیش
چونکە ئینسانەیە بۆ خۆی ئینسانێکی چاکە بۆ پێناسەی کە تۆتێ ینی خراپە مەطرح نییە لە لای و ناتوانێت خراپە بکە لە بەرەوەی بڕای پێ نییە لە بەرەوەی لەگەڵ مەبادی ئەوە لەگەڵ ئینسانێتی ئەوە نایەتەوە واشێمە لە دەرەوەی دینیش بێ بەتەکی دەشێ بەڵام ئێمە ئێستا بادەم قسەکە لەسەر ئەوەیە کە باسی عەقیدە دەکەین عەقیدە نابێ بە ئیمان کاگڕانکۆ عەقیدە دۆخێکی شوناسی هەیە بۆ دین دۆخێکە وەلا و بەڕائی تێدایە دۆخێکە تۆ خۆت لە ڕووی شوناسەوە خۆت یەکلایی دەکەیتەوە بەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەکە وەک عیسایەک مامەڵەیە کرد لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقام بەهێ منی بە هێواشی بەڵام کە دێتە مەدینە وەک موسایەک مامەڵە دەکا دەیەوێت شوناسێک وەک ئەوەی یەهودیەکان بۆ موسڵمانەکان بچنێ زۆر بە وریاییش سەرکەوتوانە ئەم شوناسە بۆ موسڵمانان دەچنێ ویستم ئەوە بڵێم ئیمان کاتێک دەچێتە ناوتەوە چون دەرجانڕەوەت جان دیگەر شەوەت چون جان دیگەر شد جەهان دیگەر شەوەت دکتۆر ئیقبال دەڵێ ئەو ئینسانە گەورەی کە لە کەمبریجەوە دێتەوە پەیامی ڕۆژهەڵات دەخوێنێتەوە کتێبێکی هەیە بەناوی The Reconstruction of Religious Thoughts in Islam بیناکردنەوەی جیهانبینی دینی لە ئیسلامدا ڕیفۆرمیستێکی گەورە بوو بەڵام بەداخەوە جیهانی ئیسلامی لەبری گوێگرتن بۆ دکتۆر محەممەد ئیقبال گوێی بۆ ئەبوو عەلای مەودودی و سەید قوتب و هەندێک مصلحی دیکە گرت کە من نامەوێت بەخراپە لێرە بڵێم حاڵێک یا حسابێک ئەوان جۆرێک بوون بەڵام ئەگەر ئێمە گوێمان بۆ مصلحێکی وەکو دکتۆر محەممەد ئیقبال بگرتایە جیهانی ئیسلامی ئەمڕۆ جۆرێکی دیکە بوو ئیمان لە ڕاستیە تۆ چاک دەکا خۆت چاک دەکا بەڵام عەقیدە دەشێت تۆ بکاتە ئینسانێکی چاکەکار کاتێک من ئینسانێک کە فەقیرە دەیبینم دۆخی ئیمانی وام لێ دەکا کە ئەوەی کە لە پێویستی خۆشم زیاترە بیبەخشم ئەمە لە دیندا لە تەرمینۆلۆژی دینیدا پێ دەوترێ ئیثار وەیؤثرون على ئەنفوسهم ولو كان بهم خصاصة پێداویستی خۆیان دەبەخشن بەڵام عەقیدە مەرج نییە ئەمە دروستکە لە مندا عەقیدە لەوانەیە بمکا بە ئینسانێکی چاکەکار من کە فەقیرێک دەبینم خێرێکی پێ دەکەم ئەم خێرە دابەشە بێ بۆ دوو بەش ئایا من لە ناخەوە محتاجی ئەوە بووم هۆرمۆنی سیرۆتۆنین و دۆپامین لە مێشکی خۆمان بڕژم و مرتاح بم بەم خێرە ئەمە دۆخی چاکەکاریە دۆخی چاکبوون نییە ئیمان دۆخی چاکبوونی ئێمەیە دۆخێکی ئەنتۆلۆژیە کە لە ناوەوە دەستکاری ئێمە دەکات عەقیدە دێت لە دەرەوە دەستکاری ئێمە دەکات بەدڵنیایی کاتێک کە هێلکەیەک لە دەرەوە زەربەی پێدەکەوێ ژیانێک لە ناو دەچێت بەڵام کاتێک لە ناوەوە زەربەی پێدەکەوێت ژیانێک دەدا ئاراوە جوچکەیەک لە دایک دەبێت ئەو زەربانە گرنگن کە ئێمە لە ناوەوە دەدەین لە خۆمان ئیمان دقیق دێ لە ناوەوەی ئێمە دەدا ئیمان ئێمە ڕوبەڕووی خۆمان دەکاتەوە ئێمە بەرامبەر خۆمانە وەستێنێ و هیچ شەرم و حەیایەکمان لەو دۆخە نامێنێکە کە ڕوبەڕووی خۆمانە بینەوە تەیە بەڵێ کەسی ئیماندار چاکەکارە بەڵام کەسی ئیماندار لە ئەساسا خۆی چاکە بۆیە چاکەکارە بەڵام کەسی معتەقید شەرت نییە لە ئەساسدا خۆی چاک بێ لەوانەیە چاکەکە هەستێکی سایکۆلۆژی پاڵی پێوە بنێ بیکە لەوانەیە زۆر و زەبر لەوانەیە ڕیایەک پاڵی پێوە بنێ ئێمە لە مێژووە شتێکمان هەیە ئەوەی کە هەنا ئارەنت جەلادەکەی هیتلەر کە ئیسرائیل لە 79 دەیگرێ دڕوا هەنا ئارێنت لە ئیسرائیل مقابلەیەکی دەکات لە بزانم ئەم تاوانبارەکە مەحرەقەی هۆڵۆکۆست دروست دەکات ئینسانێکی خراپە لە ئەساسدا یان نەخێر ئینسانێکی چاکە کە دەیدوێنێ لە سجن هەنا ئارێنت بۆی دەرەکەوێت کەم ئینسانە لەن ئەساسدا ئینسانێکی خراپ نییە بەڵام دۆخی گوێڕایەڵی بۆ سەرکردەوەی لێ کردووە کە خراپەیەکی وەکو خراپەی مەحرەقەی هۆڵۆکۆست و سالزبەرگ ئەنجام بدە عەقیدە دقیق ئایدۆلۆژیا دقیق ئەمە دروست دەکات تۆ کوێر دەکات لەوەی کە بزانی بکۆڵیتەوە ئایا ئەم شتەی تۆی دەیکەی فعلا لە ئەساسدا خۆی چاکە یا جیهەتێک بە چاک دەیەوێ یا کۆمەڵێک لەسەر و تۆ یا ترندێکی کۆمەڵایەتی یا ترندێکی سوۆشیال میدیا ئەمەی بە چاک دەوێت ئێمە دەبێت بەڕاستی وەک دیندار دقیق لەسەر ئەوە بۆستین لە مانگێکی وکو مانگی ڕەمەزاندا و دوای ڕەمەزان دۆخە ئیمانەکەی ناو کۆمەلگا زیندوو بکەینەوە کە تەبایە بە ئەخلاق دۆخە عەقیدەیەکەی کۆمەلگا ئەگەر دۆخە ئیمانەکە سەلیم بوو دۆخە عەقیدەیەکەش سەلیم دەبێت بەڵام کاتێک کە دۆخە ئیمانەکە سەلیم نابێت دۆخە عەقیدەیەکەش زەربەی بەردەکەوێت ئێمە لە ناو ئیسلاما شیعە و سوننەمان هەیە ئەمانە جیاوازی ئەعتیقادیان هەیە جیاوازی ئیمانیان نییە خۆیان یەکە ئیمانیان یەکە پێغەمبەریان یەکە پایەکانی ئیمانیان یەکە جیاوازی ئەعتیقادی وای کردووە ئەم دوو فیرقەیە شیر و تیر لە یەک بسوون لە ناو سوننەدا ئێمە تەوژمی وەهابیمانەیە تەوژمی سۆفیمانەیە تەوژمی سەلەفیمانەیە تەوژمی سۆفیمانەیە تەوژمی سۆفی و تەوژمی وەهابی ئەمڕۆ ئەو دژیەکە لە میدیا و لە سۆشیال میدیا و لە ئارێنا میدیاییەکانە بەرامبەر یەک سەرڕێیەکان چییە؟ دۆخی عەقیدەییانە ئەمەی دروست کردووە ئەم سەر بە عەقیدەیەکە کە پێی وایە ئەو مشریکە
و شوناسی ئەو شوناسێکی مشریکانەیە ئەمیش سەر بە عەقیدەیەکە کە پێی وایە ئەو شوناسێکی هاوردەکرا و شوناسێکی بەدەویە شوناسێکی بیابان نشینە هەر لە ناو سەلەفیە ئێمە دوو تەوژمی دیکەمان هەیە تەوژمێکمان هەیە تەوژمی وەهابی مەدخەلیە تەوژمێکی دیکەمان هەیە تەوژمی جیهادیە تەوژمە وەهابی مەدخەلیەکە بەردەوام لەسەر ئیزاعەکان خۆی لە تەوژمە جیهادەکە بێبەری دەکات دەڵێت تەکفیرمان دەکەن هاواری لێبەرز بۆتەوە ئەمانە هەمووی ئەو دۆخن کە عەقیدە لە کۆمەلگایە دروستی دەکات من وەکو عەرزم کردی لە سەرەتاوە عەقیدە دۆخی شوناسی دینە غەزالی ناوی دەنێت تێکوڵی دین قشرە لە ئیحیا علوم الدینە قشرەی پێ دەڵێ بەڵام دۆخە ئەساسیەکە دۆخی 13 ساڵی مەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دۆخی ئیمانی دینیە بەڕای من پێویستە واعیزانی دینی زیاتر لەسەر ئەو چەمکە بۆستن و هێڵی بەژێردا باشە دکتۆریانی ڕێک لەوە دەست پێ بکەینەنی لە قسەی کۆتاییەوە کە واعیزان ئێمە زۆرجار لەسەر ئەم توێکڵە کاریان نەکردووە هەرمەوەی کردووە مەسەلەن گرفتی عەقیدەییمان هەبێ لە نێو کۆمەڵگەدا زۆر جارەوەشی کە پێی دەوترێ ئەو دینێکی ئێسایە جۆرێکە لە دینی هاوردەکە ینی هەندێک جار لێرە و لەوێ هەندێک بەشێکی نامۆیە بە کۆمەڵگەی ئێمە ئەوەی کە هەیە ئەمە لە جۆزە عەقیدەیەکەیە ئێمە بەر ئەم نامۆیی ئاکەوین بەڵام لەو بەشێک کە پەیوەندی بە ئیمانە گشتیەکەەوە هەیە ئەمێدی شکالێکمان نییە ینی ئیمانی ئیماندارێک ئەگەر کورد بێ ئەگەر عەرەب بێ ئەگەر هەر نەتەوەیەکی تر بێ هاو شێوەیە بەڵام کە دێتە سەر بابەت عەقیدەیەکان ینی بەشێکی نامەوە بێ بە کۆمەڵگەی ئێمە کاک ڕانکۆ ئێمە لە دۆخە عەقیدەیەکەشا بەڕاستی بەشێکی زۆر کەمی عەقیدەمان وەرگرتووە جەخت لەسەر لایەنە فیقهیەکەی دۆخی عەقیدەیەکەی عەقیدە بازنەیەکی فراوانترە ئێمە هاتووین خلافە فیقهیەکانی ناو عەقیدەمان تۆخ کردوێتەوە ئەمڕۆ لەبری ئەوەی ئەم خلافەکە ئەو مەسائلانەی لە قورئانی پیرۆزا هەن و خلافی فقیان لەسەر 5% قورئان تێناپەڕێنن 95-97% قورئان دۆخی جیهانبینیە دۆخی ئیمانیە باز لەوە دەکا ئەو کەونە چۆن دروست بووە باز لەوە دەکا ئینسان چۆن دەبێ هەماهەنگی لەگەڵ ئاياتی ئافاق و ئاياتی ئەنفوسا بکە سەنوریهم ئاياتنا فی الآفاق وفي أنفسهم باسی ئەوە دەکا ئینسان چۆن نەتوانێت موحید بێ باسی ئەوە دەکا کە بۆچی قورئان بە بۆچوونی جەناب ئەوەنە جەخت لەسەر شرک دەکاتەوە خوا لە هەموو تاوانێک خۆش دەبێت لە شرک نەبێ خوا نایەوێت کەس بە ناوی ئەوە قسە بکە خوا نایەوێت کەس بە ناوی ئەوە کەس لە بازنەیەک بکاتە دەرەوە خوا نایەوێت لەسەر ئەرسێبەری هەبێ ئەوەی کە ئەمڕۆ دەبینین هێڵی سوور و سەوز هێڵی ڕەش و سپی دەکێشرێ بە دەوری خەڵکدا لەسەر مەسائیلی فقهی ناو عەقیدەی زۆر بچووک هیچ نییە جگە لەوەی کە ئەم ئینسانانە دەشێ یا بە هەڵا کەوتبنە ناو ئەم حاڵەوە یا بەرژەوەندیشیان هەبێ کەواتە دوکتۆر بۆ زۆر لەم کەسانە دەبینین بە ناوی خواوە بە ناوی قورئانەوە یعنی فتوا دەدەن فڵان کەس کافرە بێ فڵان کەس دەچێتە باش فڵان کەس دەچێتە جەهەنەمەوە یانێر لەم دنیای قەرار لە ئایندەی مرۆڤەکانەدەن وەکو ئەرزم کردی دوو هۆکار زیاتر نییە یا نەزانیەکە ئەم ئینسانە ئەوێ کارێکی چاک بکە بە حسابی خۆی واعیزە تۆ سەیری کە واعیز هەرگیز محبوب نەبوون لە ناو کۆمەلگا کەسێکی وەک مەحوی ئەو واعیزانەی احترامن بۆ واعیزی چاک ئەو واعیزانەی کە لە کۆمەلگایە ئەم ڕۆڵەی جەناب ئێڵەی بینیوانە واعیزم پرسی یەکێ شوەخانە جوابی دامەوە وعزێکی سەرلەنگە دەستارێک کڕەی دەستاری هات شێخ و توڕەی مێزەری نەقڵ و نقوڵی هیچ و پوچ من بە توڕەی یارە سیرم ئەو بە کۆڵێ تووڕەهات یا دەڵێ شێخێ هەمەوەندێکی دەدا پند و نەسیحەت ئەو قوڕ بەسەرەی دابووە بەر فەحش و فەزیحەت خۆش هاتە جواب وتی تۆ حەقتە فەقەت من قوتاعی تەریقم نەکو قوتاعی تەریقەت قوربان تۆ هاتووی دزێک نەسیحەتەکە واعیزێک ئەڵێ من نەسیحەتەکەی بەڵام ناحەقیم پێەکەی من ئەگەر ڕێگری بکەم ڕێگری لە کەسێک دەکەم ماڵی دنیای لێ دەسێنم بەڵام تۆ تەریقەت لە خەڵک ئەسەنی ڕێگەی ئیمان و خوا لە خەڵک ئەسەنی ویستم ئەمە تەواو بکەم کاک ڕانکۆ ئەو دۆخەی کە دروست دەبێت حتا ئێمە لە قورئانی پیرۆزدا بۆ مطلقێ باسی کافر ناکە قورئان کاتێک کە لە وەسفی کافرەکانە قورئان قسە دەکاڵێ ئین الذین کەفەڕوا من ئەهل الکتاب ئەهلی کتاب هەموویان کافر نین کافرەکانی نێویان يعني بدقيقي دوسية جار لجزء عمية أم آياتها دوباره دبته دوخك أوي يعني إما كاتك دين شناسكي ديني لحد خوي زياتر دا أوسينين وكاتك سياسات أمي بيخوشة سياسات إيش لسر تفرق دروس كردن دكا سياسات بيخوشة ئامرازی دەستکەوێ کۆمەلگا کۆنتترۆلگا یەکێک لەو ئامرازانەی کە کۆمەلگا کۆنتترۆل دەبێ دابشکردنی کۆمەلگایە بەسەر فرەق و ئەقوام و ئەقوالی جیاوازە
لێرەدا ئەمانە هەمویان دەوریان هەیە هەمویان ڕۆڵە بینن بەڵام واعیزانی ئێمە مامۆستایانی ئاینی ئێمە دەبێت زۆر هۆشیارانەتر لەوە کار بکەن تۆ ناتوانانی پێش ئەوەی وا لە گەنجێک بکەیت خوا بناسێ و دۆخی ئیمانی بۆ دروست بێ و حەز و لەزەتی تامکردنی تری بۆ دروست بێ فێری بکەی ترێ چەند ناوی هەیە وەک لە سەرەتاوە باسمان کرد ناتوانانی پێ بڵی ئەرکانی نوێشچین و دەزوان مەگرە و ڕۆژ و چیە و کاتێکە لە ناوە هەڵ نەخڵا ئەم شتا دەشێ بە زۆر کۆماری ئیسلامی نمونەیەەکە نزیک خۆمان دەشێ بە زۆر شتێ پسەپێنی بەڵام ئەو شۆڕشەی کە ساڵانی ڕابردوو لە شوێنێکی وەکو کۆماری ئیسلامیا دروست بوو کۆمارەکەی هەژاند وای کرد کە حکوومەتێک بگۆڕێ حکوومەتێک بێ بە حکوومەتێکی ڕیفۆرم خواست تعدیلاتی یاسایی بکەن لە هیچ شوێنێکە زەبروزەنگ ئیشی نەکردو کاک ڕانکۆ عەقیدە ئەگەر ئیمانێکی محکەمی لە پشتەوە نەبێت ناتوانێت ئیشکا ئیلا لە ڕێگەی زەبروزەنگەوە نەبێت زەبروزەنگیش تا شوێنێکی دیاریکرا و دەڕوا کۆمەلگایەکی نیفاق دروست دەکات کۆمەلگایەکی شەرمەند دروست دەکات کە شەرم لە هەڵەکردن شەرم لە گوناهکردن شەرم لە تاوانکردن بکە و پێی وابێ ئینسان نابێ گوناه بکە ئەمە زۆر خەتەرە قوڕی ئێمە بە گوناه شێلراوە کاک ڕانکۆ یەکەمین تاوان باوکی ئێمە دەیکا لە داسێوەکە دەخوا یا بێفەرمانی خوا دەکا بە قەولی قورئان وانە نزیک درەختەکە دەکەوێت کەوابێ من ناتوانم ئینسانێکی بێخەوش بم بەڵام عەقیدە ئایدۆلۆژیا ئینسانی بێخەوشی دەوێت لە زاهیرە لە ماڵی خۆی ئەم ئینسانە چۆنە کێشەی نییە لەگەڵی بەڵام لە زاهیرا پێی وایە ئەبێم ئینسانە مولتەزیم بێ ئەبێ بەو جۆرە تەنانەت دەست بگرێ سەلام بکە مەرحەبایی خەڵکە کە عەقیدەکەی ئەم دەیەوێت لێرەدا من پێم وایە ڕێی متەوازیعانی من ئەوەیە کە ئێمە دەشێت لەسەر چەمکە ئیمانیەکان زیاتر بوەستین نەک لە چەمکە عەقیدەیەکان کە دوجار ئەگەر بەرهەمێکیشان هەبێ بەرهەمەکەیان زۆر سنووردارە و ناتوانن لەسەر ئاستی دەستە جەمعی کۆمەلگا کارایی خۆیان پیشان بدەن زۆر باشە دکتۆر بێگومانم جۆرە بەرنامانە بۆ ئاراستەیە کە ینی خۆشەویستی لە نێو کۆمەڵگەدا هەبێ یەکترمان خۆش بێ ڕێز لە یەکتر بگرین دان بە مافی یەکتر دابنین ڕێز لە بۆچوونی یەکتر بگرین و پێکەوە بین برۆ بوونەوەرێکی کۆمەڵایەتی ئەنی پێویستمان بە پێکەوە بوونە هەندێک نەریت و کللتور هەن لە نێو کۆمەڵگەی کوردەواریە بەشێکی لە دینەوە سەرچاوی گرتووە بەشێکی ئەگەر چی ڕەنگە لە دینیشەوە سەرچاوی نەگربێ بەڵام بووە بە بەشێک لە کللتوری کۆمەڵگەی ئێمە و بەشێکیشە لە دینەکە یعنی یەکان گیرە لەگەڵیا هیچ بە بڵێن جیاوازیەکی نییە لەم کۆمەڵگەی ئێمەدا هەن ئێمە ئێستا لە جەژندین ئەنی هەندێک نەریت و کللتور هەیە لە جەژندا لە کۆمەڵگی ئێمە بە درێژایی ڕابردوومان هاتووە هەتا ئێستا چەندە گرنگە ئێمە کار لەسەر ئەمانە بکەین و بیان هێڵینەوە و برەویان پێ بدەین یەکێک لەو کللتورانە حەزەکەم قسەی لەسەر بکەین کللتوری لێخۆشببوونە لە یەکتر گردن ئازاییە لە یەکتر نێشتنی ڕقە لە ناخی خۆمانە بەرامبەر بە یەکتر ئەوەی کە هەر جەژن دێ سەراپا هەموو لانی کەم لە تۆڕی کۆمەڵایەتیەوە دەبێت بە پیرۆزبایی لە یەکتر یعنی لانی کەم ئینسان لە دڵەوە نامەیەک بۆ یەکتر دەنێرێ یان لە دڵەوە پۆستێک دەکا پیرۆزبایی جەژن لەوانی ترەکە و داوای گردن ئازاییان لێکا وەدان بۆیان ێڵێ گەر هەڵەیەکم کردووە لێم خۆش بن چەندێمە پیسمان بەم کللتورەیە برەوی پێ بدەین بەدڵنیایی کاک ڕانکۆ ئێمە زۆر ماندووی دەسی سیاست و شوناسە جیاوازەکانی شوناس هەمیشە دێت کار لەسەر تۆکردنەوەی جیاوازی دەکات بە پێچەوانی ئیمانەوە بە پێچەوانەی کللتوری سەلیمەوە ئەوی جەنابەت باست کرد جەژنی ڕەمەزان عید الفطری پێوترێ بە عەرەبی فطر ئێمە لە زاراوەی پزیشکیا شتێکمانەی بێت فطریات فطر بەمانای قارچکیش دێت قارچک لە کەش و هەوایەکی زۆر ناهەموارە هەڵەتۆقێ دڕ بە چڵک و پیسی سەر ئەو ئەرزە دەدات و قارچکێکی سپی و جوان دێتە دەرێ عیدی فتر دقیق ئەبێ ئینسان ئەبێ ئێمە لانیکە من ڕووم لە خۆمە من وا لێ بکە منی گەیاندە بێتە شوێنێک ڕەمەزان کە من لە جەژنە ئەم قارچکەی ناخم ئەوەندە بەهێز بوو بێ ئەم سپۆرەی کە قەرارە بێ بە قارچک دڕ بەو هەموو حەسادەت و بەغالەت و ڕق و کینە و ئەوی تر قبول نەکردن و خۆ خواردنەوەی بدا و قارچکی ڕۆح شکۆفا بێتە دەرێ ئەمە بەنسبەت کورد مەسەڵەن من زۆر متابعی کللتورەکانی کە دەکەم لە جەژنە لای کورد گردن ئازادی هەیە
تەنانەت لە ئێران کە کوردەکانی مکریان و مەهاباد و ئەوانە گردن ئازادیان نییە وەک لای خۆمان وەکو ئەوەی کە کوردی ئەوەی پێی دەوترێ کوردستانی عێراقی باشووری کوردستان هەیەی ئێمە داوای گردن ئازادی لەیەک دەکەین ئەم کولتورە متەسامیحە لە جەژنا دروست دەبێت گرنگە کاری لەسەر بکرێ وەک عەرزم کردی ئێمە تەنانەت لە کوردی مکریانە مەسەن داوای گردن ئازادی شتێکی نامۆیە من چەند جارێک لەوەیە کە بووم ئەو قسەیم کردو لی تێ نەگەیشتون گردن ئازادی نامۆیە لە جەژنا بەس لای ئێمە هەیە و دقیق کار لەسەر ئەمە بکرێت ئێمە لە دڵەوە ئەمە سەرڕێخین قارچکی ڕۆحمان ئەوەندە گەورە بوو بێ بتوانین بەڕاستی کاکڕانکۆ هیچ شتێک لە ئینسان گەورەتر نییە و هیچ شتێک لە دڵی ئینسان گەورەتر نییە هیچ شتێک ناکاتە ئەوەی ئینسان لەسەر ئەساسێک دڵی ئینسانێکی تری بۆ بشکێنێ هیچ عەقیدەیەک تەنانەت هیچ دینێکیش نەهاتووە بۆی ئینسان لە نێوبەرێ بۆ خاتری دینەکە دین کاتێک دینەکە ئینسانێک هەبێ پەیڕەوی لێ بکە کە ئینسانێک هەبێ عادات و تەقالید و تقوسەکانی بەجێبێنێ کاتێک کە ئینسان نەما دینیش نامێنێ خۆ بەخۆ ئامانجەکە ئینسانە ئامانجەکە ئینسانە بە دڵنیایی کە من لێرەدا تۆم بۆ گرنگ نەبوو کە من لێرەدا لەسەر مەسەلەیەکی شوناسی زۆر بیدایی ڕقم لە تۆ هەڵگرت لەسەر ئەساسی بۆچوونی سیاسیت ڕقم لە تۆ هەڵگرت لەسەر ئەساسی بۆچوونێکی دیاریکراوی فقی نێو دین ڕقم لە تۆ هەڵگرت بەڕاستی مانای ئەوەیە کە جەژن ئیشی خۆی نەکردو ڕەمەزان ئیشی خۆی نەکردو تا جەژن ئیشی خۆی بکە ئەم ڕۆحان نەهاتوۆتە دەرەوە بە تەواوەتی بەشێکی زۆری وەکو عەرزم کردی خیتابی دینی زۆر کاریگەرە یعنی من زۆر جار کە متابعی گەلی مالی زیادەکەم زۆر لە گەلی خۆمان دەچن لە گەلی کورد دەچن دین و کورد دین و مەلاویەکان وەک نینۆک و گۆشتوان بە یەکدا چوون کاکڕانکۆ ناتوانانی ئەم دوانە لە یەکدا ببڕی تۆ هەرچەند ئینسانێکی سەکولەر بی تۆ هەرچەند ئینسانێکی لائیک بی تۆ هەرچەند ئینسانێبی بتەوێ دین بۆ نمونە کاریگەری دین لە کۆمەلگایە کەم بکەیتەوە ناتوانانی قسەکەی من لێرە بوو ئێمە نابێ ڕۆشنبیرە سەکولارەکانیشمان ڕۆشنبیرە لائیکەکانیشمان ئیش لەسەر ئەوە بکەن کە ڕۆڵی دین کەم بکەنەوە دەبێت ڕۆڵی دین ئاراستە بکەن موسەقەفی دینی دەبێت بێت کار لەسەر ئەو خاڵانە بکە کە پێی وایە دین بە هەڵا تەفسیری بۆ دیاردەیە کردووە تەفسیری دینی بە هەڵە بۆ دیاردەیە کراوە ئەو هەڵەیە ڕاستکرێتەوە نەک ئەوەی کە بتەوێت دین لە کۆمەلگا دەربێنی وەکو عەرزم کردی دین و کورد وەک مالاوی وای نیەمە وەک نینۆک و گۆشت چوین بەناوێکە ئازارێکی زۆر دەچێژین کاتێک دەمانەوێت ئەم دوانە لە یەکدا بڕین بەڵام دەکرێت ڕیفۆرمی جدی بکەین لە مەسائلی دینیە ئێمە دینێکی ئۆریژناڵمان نییە کاکڕانکۆ لەم سلێمانیا لەوانەیە 5-6 فیرقەی دینی هەبێ ئەمە سۆفیە ئەمە قادریە ئەمە نەقشیە ئەمە سەلەفیە ئەمە جیهادیە کەس ئەوی کەی قبوڵ نییە وە بەڵام خۆ دەکرێت ئێمە لانی کەم بازنەیەکی گشتیمان هەبێ هەموو ئەمانە کۆکاتەوە بازنەیەکی گشتیمان هەبێ ئەمانە بتوانن لەسەر کۆمەڵی هێڵی گشتی ڕێکەون کە کۆمەلگایەکی لانی کەم تەبا دروستکەین بەیەکەوە اختلاف هەرگیز خراپ نییە اختلاف کاتێک خراپە ئێمە لەسەر کێشەی عەدالەت اختلافمانە بێ من بەشتێ بڵێم ئەمە عەدالەتە تۆ پێی بڵێ عەدالەت نییە اختلاف کاتێک خراپە ئێمە من و جەنابەت لەسەر مەسەلەی زوڵم من بێدەنیاڵ بژێرم تۆ بڵێ نەخێر ئەوە زوڵمە من بڵێم نەخێر ئەوە حەقی خۆیت ئەم اختلافە خراپە ولا يزالون مختلفين إلا ما رحم ربي ونیا ئەم اختلافە خراپە بەڵام کاتێک من لەسەر بۆچوونێک دێم لەگەڵ جەنابەت لەسەر بۆچوونێکی فقهیە لەسەر بۆچوونێکی سیاسیە لەسەر بۆچوونێکی ئایدۆلۆژیە اختلاف مێ خۆ لەسەر بۆچوونە ئینسانیەکە اختلافم نییە یادگاری ئەو هینانم دەخوێندەوە کە جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤیان نووسیوە یەکێک لەوانە ئوستادێکی فەلسفەی زانکۆیەکی پاکستان بوو دەیوت لە یادداشتەکانە نووسیوێتی زۆر مناقەشەی ئەومان دەکرد ئایا ئێمە دەبێت بنەمای کارکردنی جارنامەی مافەگردونیەکان بۆ ئینسانە بێت چی بێ ئەڵێ ڕێ نەدەکەوتین یەکێک دەوێت عەدالەت بێ یەکێک دەوێت دیموکراسی بێ یەکێک دەوێت ماف حقوق بێ یەکێک دەوێت ئەرک و واجبات بێ ئەڵێم دوای چەند ساڵێک بیرم کەوتەوە کە گەشتمە سەر و ئاەتی کە دەڵێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بیرم کەوتەوە ئێمە لەکوێ هەڵەمان کردووە کەرامەتی ئینسانی دەبوو بێ بە چەقی نووسینەوەی ئەو جارنامەیە هیچ شتێک لە کەرامەتی ئینسانی هیچ شتێک لە ئینسان گەورەتر نییە جا ئەو بۆ نانەش کە هەن هەمویان بەڕاستی بۆ ئینسان دروست بوون یعنی بۆ ئینسان دروست بوون تا بتوانێت لەگەڵ ئەوی دیکە هەڵبکە بە دەرفەتێک بۆ هەڵکردن لەگەڵ ئەویکە ئینسان کە سەرەتا مێژووی بەشەریەت پێمان دەڵێ کە سەرەتا ئێمە زمانمان نەزانی و زمانمان گرتووە بەچی دەستمان پێ کردووە بە زەمکردنی ئەوی تر هاتوین
تێریتۆریمان دروست کردووە هاتوین مجمعمان دروست کردووە دژی ئەویکە من هاتووم زەمی ئینسانی سێمم کردووە بەڵام کۆمەلگەی بەشەری گەورە دەبێ زەمکردن گۆسیپ تیۆری پێدەوترێ زەمکردن ئیدی کار ناکە چیرۆک کار دەکات ئێمە چیرۆکێک دەهۆنینەوە بۆی هەمومان لە دەوری کۆبینەوە ئیسلام چیرۆکێکە حەزرەتی محەممەد هێناوێتی ئێمە لە دەور کۆ کردوتەوە مەسیحیەت چیرۆکێکە مەسیح هێناوێتی موسەویەت یەهودیەت چیرۆکێکە حەزرەتی موسا هێناوێتی قورئانیش بەڕاشکاوی دەڵێ لا نفرق بین ئەحد من رسوله هەموو ڕووناکیەکان یەکن چراکان جیاوازن کەشفی عیسەوی جۆرێکە کەشفی محەممەدی جۆرێکە کەشفی موسەوی جۆرێکە کۆمەلگاکان دیاری دەکەن ئەم جۆرە کەشفانە چۆنن و ئەم دینە کە دێتە ناو کۆمەلگا بە چ جۆرێک دێتە کۆمەلگاوە من کە بۆ نمونە کە لە کتێبە پیرۆزەکەمدا بەڕاشکاوی پێم بڵێ لا نفرق بین ئەحد من رسوله تۆ نابێت جیاوازی کتێبەکان بکەیت ئایا دروستەمە لەسەر بۆچوونێکی فقهی زۆر سانەوی و لاوەکی بێم بەرامبەرەکەم تەکفیر و تەفسیق و بکەمە دەرەوەی دین و قوبوڵم نەبێ بەڕای من دەبێت ئیش لەسەر ئەساسیاتەکان بکەین بۆی بتوانین لە جزئیاتەکان لە سەرەتای بەرنامەکە تو ئەمەژە بە شتێکەوە بوو کەوتە ئێمە ڕووناکبیری دینیمان نییە بۆ ئەرکەشی کە تۆ دەڵێی پێویستێمە وا بکەین ئەمە ئەرکی ڕووناکبیری دینیە بەڵام ئەوانەی ئێمە کە بەم کارە هەڵدەسن خۆیان دەبنەوە بەشێک لە ناکۆچیەکان ینی ئێمە دەقیقەنەوەی کە تۆ دێڵی تەواوە ڕووناکبیری دینیمان نییە ینی بۆ ئەوانەی کە ئەبێ ڕووناکبیری دینی ئێمە بن و ئەوان بەرچاومان ڕووناکەنەوە و ئەم جیاوازیانە نێڵن ئەوان خۆیان بوونەتەوە بەشێک لە ململانەکان بەشێک لە ناکۆکیەکان بەشێک لە جیاوازیەکان زەقەکەنەوە بیزەبت ئەم قسەیە زۆر دقیقە ئێمە کێشەکەمان ئەوەیە یا مامۆستای ئاینیمانەیە متەکەلیمی دینیمانەیە بەرگریکار لە دین یا دژە دینمانەیە لەم نێوەندەدا کەسێک نییە بێت کاریگەری ئەو دوو تەوژمە لەسەر کۆمەلگا بخوێنێتەوە و جارێکی کە بیداتەوە بە کۆمەلگا دقیقیشی ڕووناکبیر نە چارەسەر نووسینە نا چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگایە ڕووناکبیر ئیشی دکتۆرێکی تەشخیصی دەبینە دەڵێ گەلۆ لە وڵاتی منە ئەم جۆرە نەخۆشیە هەیە موسسات زانکۆکان مامۆستایانی ئاینی مزگەوتەکان مەحافیلی کۆمەڵایەتی دەبێ بێن کاری لەسەر بکەن حەلیکەن بەداخەوە بەشێک لە ڕۆشنبیری ئێمە حەقی دینی وای لێ کردوون دژەدین بن و کۆمەلگا زۆر بە خراپی پەلاماریان بە و ئەوان ئەگەرچی لە زانکۆ باشەکانی دنیاش تەخەڕوژ دەکەن و دەخوێنن ئەگەرچی لە ناخیشەوە من هەنێکیانم پێ دڵسۆزە بەڵام کۆمەلگا گویان بۆ ناکرێت کۆمەلگا پێشداوەری کردووە لە ئەساسا پێی وایە ئەم دژی دین قساکە لە ئەساسا پێی وایە ئەم هاتووە لەتمە لە دینەکەی بە لە ئەساسا پێی وایە ئەم هاتووە زەربە لە ئیمانەکەی با و بیبا بۆ جەهەنەم وانە بەشێکی دیکەمان هەیە کە مامۆستایانی ئاینی و پارێزەرانی دین و من ناون پۆلیسەکانی حرام و حەڵاڵ کە زۆر بە خراپ کار دەکەن دێن زۆرینەی هەرە زۆری کۆمەلگان و کۆمەلگا بە تەواوی لەلایەن ئەمانەوە بارگاوی کراوە بە دین یعنی ئێمە ضرور نییە کاگڕانکۆ هەموو جومگەیەکی کۆمەلگا بارگاویکین بە دین یعنی دین کارایی خۆی لە شوێنی دیاریکراوی خۆیدا هەیە زۆر ڕووداوی کۆمەلگا هەیە پەیوەندی بە دینەوە نییە بەڵام ئەمانە دێن بارگاوی دەکەنەوە دیسان بەدین ئێمە لە 24 ساعتە نەگواز لە دین بێنە لە 24 ساعتە ئێمە هەمومان بە یەک جۆر ئیماندار نین ئەسڵەن ئێمە 8 ساعتە خەوین لەو 8 ساعتە ئیمان نییە نووسین تەکلیفی ئیمانمان لەسەر نییە ئێمە بە تەواوی ئیمانداری تەواونین لە 24 ساعتەکە نەک بینمانەوە کۆمەلگایەک لە 24 ساعتە بکەین بە کۆمەلگایەکی متەدەین و دینی متەشەدد ئەمڕۆ یەکێک لە ڕێپۆرتاژێکم دی لە یەکێک لەگەڵ و مامۆستا ئاینیانەدا ئەڵێ فەئذەنوا بحرب من الله ورسوله ئەڵێ ئەوانەی کە حربیان دژی خوا و پێغەمبەرەکەی هەڵگیرساندووە دەبێت بکوژرێن لە کاتێکە ئەم مامۆستایە بێخەبەرە لەوەی کە حرب لە قورئانە بە چ مانایەک دێت ئەم حربە لێرەدا بە مانای چەتەیی دێت کاتێک کە موسڵمانێک چەتەیی دەکات و کاتێک کە غیرە موسڵمانێک چەتەیی دەکات بەسەر موسڵمانانەوە قانونێکی فقی بۆ دیاری کراوە حرب لە محاربەوە هاتووە لە محاربەوە هاتووە بە مانای چەتەیی بەڵام ئەو دێت ئەم ئاەتە دێنێت لە سیاق و کۆنتەکستەکەی خۆی دەری دێنێ تەوزیفی دەکات لە کۆمەلگا ئەوەی بەدڵی ئەو قسەی نەکرد ئەڵێمە بەرامبەر خوا و پێغەمبەرەکەی شەڕی هەڵگیرساندووە ئەگەر یەکێک بۆ نمونە ڕێیەکی جیاوازی هەبێ بڵێ کاکە مەسەلەی چوارژنە لەم ڕۆدا بۆ نمونە با قسەی لەسەر بکەین ئەو دەڵێ بەرامبەر ئاەتی قورئان وەستاوەتەوە بەرامبەر خوا و پێغەمبەرەکەی وەستاوەتەوە کەواتە یەکسەر جەزای ئەمە چییە کوشتنە چۆن کوشتنە ئەوە نێ خواوا دەڵێ دواتر ئەگەر لە کۆمەلگایە ئەو کوڕێک کە لە چەمچەماڵ کوژرا خواناس
قوربانی دەستی ئەم جۆرە بیرکردنەوەیە مامۆستاکە لەوانەیە لە نیازیە لە خۆیان پیاوێکی پاک بێ دەستی نەچێتە ئەوەی کە مێشولەیەکیش بکوژێ بەڵام نازانێ ئەم قسەی ئەو چه جۆرە کاراییەکی دەبێت لەسەر مێشکی گەرمی گەنجێک کە پێی وایە دینەکەی لە خەتەردایە زۆر مشکلەیە ئەمە کاک ڕانکۆ من دوعای خێرم بۆ مامۆستایە کرد کە ئەو ڕێپۆرتاژەم دی لەگەڵی وتم ئینشەڵا لەم قسەی ئەمەوە کەس تووشی زیان نابێت چونکە گومانم نییە دژی کوشتنەوە مامۆستایە دژی کوشتنی کافرێکیشە لە ناخی خۆیدا چونکە ئیمانێکی هەیە دژی ئەوەیە متەسەوف مەشرەبە بۆ نمونە بەڵام کە کاتێک دێت تەوزیفی بابەتێکی وا دەکە و لە کۆنتەکست و سیاقی خۆی دەری دێنێ تەوزیفی دەکاتەوە تۆ نازانی کارایی ئەم قسە دەبێتە ئاگر قسە کە لە زمان دەرچوو بە مڵکی جەناب نامێنێ کاک ڕانکۆ کتێب کە لە دەستی نووسەر دەرچوو بە مڵکی نووسەر نامێنێ ئیدی دەبێت بۆ مڵکی ئێمە خوێندنەوەی بۆ دەکەین ئێمە ویستم ئەمە بڵێم کاری ڕۆشنبیری دینی دقیقەمەیە بێ ئەم خوێنەوەی بکە بڵێ ئەم مامۆستایە لێرەدا دەشێت جۆرێکی تر قسە بکە دەشێت زیاتر بخوێنێتەوە دەشێت ئەگەر ئاەتەکەش مەبەستی ئەمە بێ ئایا کارایی هەیە مایەتە بۆ ئەمڕۆ بەم جۆرە ئێمەلێکی بدەینەوە مێشکی خەڵکی پێ تەژنیدکەین پێ ڕکروتکەین لە بەرامبەرەوە ئێمە کۆمەڵێک ڕۆشنبیری زۆر باشمان هەبوو مەسەلەن لە ڕابردوودا کۆمەڵێک ڕۆشنبیر هەبوون کە کاریگەریان هەبوو لە کۆمەلگا بەڵام هەریەکەیان بە جۆرێک لە جۆرەکان کەوتنە بەرەی مقابلی ئەم بەرەی کە بەرەی دیندارە ناسرێت لە هەموو شوێنێکدا قسەیەک دەکەن بە دڵی میزاجی عامی کۆمەلگانیە کە میزاجێکی دیندارانەیە ئەگەر قسەکەشیان ڕاست بێ خەڵکە تفو لەحنەتیان دەکات دوو لە ڕووی جەناب و دوو لە ڕووی خۆشیان بۆ ئەمایە تۆ ئەو کۆمنتانە دەخوێنیتەوە چەند ئابڕوبەرانن لە فەیسبوک دژی هەنێک لە موسەقەفی ئێمە دەنووسێکە ئەم ئینسانە لەوانەیە دکتۆرا و پۆست دکتۆرای کردبێ لەسەر مەسائلێکی دیاریکراوی کۆمەلگا وانە بەڵا ئەبێ ئەمانیش خۆیان یەکلایکەنەوە بەڕاستی دکتۆر کەواتە ینی دقیقاً باسی کۆمنتەکانێک کرد ئێمە کۆمنتەکانی سوشەڵ میدیا بخوێنینەوە تێدەگەین ینی تەتەڕوفێکی دینی زۆر بەهێز هەیە ینی گەنجی ئێمە بۆ بە ئێستا گەشتووە بۆ بەمە گەشتووە دقیق لەبەر یەکشت لەبەر ئەوەی لەبری حقیقت پەرستی عقیدە پەرستی بووە بە مۆدی باوی دینداری فقه پەرستی بووە بە مۆدی باوی دینداری دەبینی ئینسانە دەخواتەوە بەڵام پرسیاری حرام و حڵاڵی پشتی زۆر زۆر جزئی لە تۆ دەکات خۆی لەولاوە بۆ نمونە کەسێکە جەوی خۆشە بە ئاوا بڵێ بەشروب دەخواتەوە بە ئاوا بڵێ ئێمە دەبێت ئیسلاحێکی زۆر باشی دینی لانی کەم لە کۆمەلگای خۆمانە سەرڕێ بخین وەک ڕووناک بیری دین ئێوە وەک بێژەر ئێوە وەک یعلامی ئەوەی کە هەیە مەسائلی دینی ئۆریژناڵ و یەکلایی بوونەوەی دین و فەهمی دین لای کەس نییە ئێمە دینێکمان هەیە بە فەهمی جیاواز ئەم فەهمانە لە جوزئیاتە لە شتە لاوەکیەکانە لێک جیاوازن لە شتە ئەساسیەکانە هەمان شت دەڵێن ڕۆحی ئەم کۆمۆنە ئەم یەکبوونیە تۆخ بکرێتەوە لەبری ڕۆحی تەفرەقە لەبری عقیدە پەرستی لەبری تەحەموس حەماست و دوڕدۆنگی بۆ عقیدەیەکی دیاریکراو دەشێ ئێمە ئەو پێوەرە فقێ ئەسڵان پێوەری ئوسوڵیمان هەیە کە ئیمامی شافعی دایناوە ڕەئی صواب يحتمل الخطأ والرأي خطأ يحتمل الصواب ئەمە فەقیهە گەورەکانی ئێمەدایاناوە بۆچوونی تۆ هەڵەیە بەلامەوە و ئەگونجێ ڕاست بێ بۆچوونی خۆشم ڕاستە بەلامەوە بەڵام گونجاییشێ گونجاویەکی ئەوەی بۆ بای ئەوەی تا بەجێ هەڵم کە هەڵە بێ بەداخەوە بە مطلقی قسەکردنی دووبەرە هەم بەرەی دژە دین و هەم بەرەی دیندار ئەوانەی کە من پێیان دەڵێم دژە دین بەڕاستی لەوانەیە کەسانی خۆیان لە خۆیان ناوی دژە دین لە خۆیان ننن بەڵام کۆمەلگا ئەو ناوی بەسەردا بڕیون کۆمەلگا لە ڕێگەی کۆمنتەکانەوە تیرۆریان دەکا تیرۆری معنەویان دەکا و ئەگەر کۆمەلگاکە وای لێ هاتووە ئەگەر تاکێکی ناو کۆمەلگایە بۆی بلوێت تیرۆری فیزیکیش دێتە ئاراوە وردەوردە ئەمانە بەڕاستی زەنگی مەترسیدارن کە دەبێت ڕووناکبیران زۆر بە وریاییەوە ئیعلامیەکان زۆر بە وریاییەوە کاری لەسەر بکەن و ئەمە دەگونجێت جهتێکی سیاسی لە هەر وڵاتێک ئەمەی پێخۆش بێ بەکاری ئەو بێ بەڵام بەڕاستی بەکاری کۆمەلگا و بەکاری سەیری هارمۆنی و سلوکی هارمۆنی ناو کۆمەلگا نایە باشە دکتۆر هەر لەو بڕگەیەوە کە دەڵێ جهتی سیاسی ڕەنگامیان پێخۆش بێ یعنی وا لە کۆمەلگا کراوە لەسەر هیچ شتێک بەدەنگ نایە بەڵام بەسیترین شێت لەبارەی عەقیدەیەوە باز بکرێ ئەو ئامادەیە تا ڕادەی خۆ کوشتن لە پێناویە ئەنی کوشتن لە پێناوی ئەمەیە بێتە دەن یعنی ئەمە زۆر جار ڕژێمەکان و سیاست ئەمەیان ناوێ ینی خەڵک مەشغوڵکەن تەواو بە دینەوە
بەدڵنیایی بڵێ ئێمە لە نەوەتەکانە سەدام حملەی ئیمانی دەست پێ کرد لە عێراق بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا بەداخەوە من نامەوە بڵم بەڵام ئەو حملەیە دەبینم لێرەش حملەی بەدینیکردنی هەموو جونگەیەک تۆ تەماشای تەلەڤیزۆنەکان کە تۆ تەماشای سوۆسیال میدیاکە یعنی من لەوە تێناگەم بۆچی دەبێت حزوری دینی لە هەموو کایەکی ناو کۆمەلگادا هەبێت ئەگەر زەروریش نەبێ ئەمە بۆ خۆی بارگرانیە بۆ سەر دین لەوانەیە ناتوانێت لە ژێری دەرچەسپێنێ وەڵامی هەموو پرسیارەکان باتەوە دین ناتوانێت وەڵامی هەموو پرسیارەکانمان بداتەوە کاغڕانکۆ بەدڵنیایی ناتوانێت وەڵامی هەموو پرسیارەکانمان بداتەوە دین ناتوانێت وەڵامی زانایەکی کوانتم بداتەوە بەڵام ئاراستەی دەکات سەیریکە زانست و دین چۆن کار دەکەن کاغڕانکۆ زانست پێی وایە یاسای تەبیعەت ئەم گردونە بەڕێوە دەبا کۆمەڵی یاسای سروشتی هەن دین پێی وایە خوددا کۆمەڵی یاسای سروشتی بۆم تەبیعەتە داناوە جیاوازی دین و زانست هەر ئەمەیە خوددایەک لە ناوایە کەسی ئیماندار مەشیئەتەکە ناداتە دەست نادیار کەسێک کە ئیمانی نییە بۆ نمونە کەسێک کە ئەیثیستە کەسێک کە ئەگنۆستیکە کە بێدینە ئەڵێ یاسای تەبیعەت و یاسای سروشتی جیاوازی من کە خۆم بە کەسێکی ئیماندار دەزانم و ئیشەڵڵا وایە لەگەڵ کەسێک کە بێ ئیمانە ئەمەیە من لێرەدا دەستی خوا ئەبینم بەرگە درەختانە سابز ئەز نەزەرە خوشیار هەر ڤەرەقەی دەفتەریست معرفەتە کردگار سعدی شیرازی دەڵێ گەڵای دارە سەوزەکان لە نەزەری کەسێکی هوشیارە لە چاوی کەسێکی هۆشیارە هەر گەڵایەکیان کارخانەیەکە دەفتەرێکە لە معرفەتی خوای گەورە بەڵام زانایەکی بایۆلۆژی ئەڵێ نەخێرەوە کارخانەیەکی بەرهێمێنانی کلۆرۆفیلە بۆ درەختەکە جیاوازی لە ڕوانینە ئێمە چۆن دەڕاز دەیولیانی لە گوڵێکەوە تۆ خوددا دەبینی بڵێ کام زەویە هەیە کە تۆی تیانەبی کە وا لە ئاسماندا بە دواتە وێڵن هەمویان خۆ هەر سەیری تۆ دەکەن بەڵام ناتبینن هەمویان کوێرن ئەمە شعری حەلاجە کام زەویە هەیە کە تۆی توانەبی وا لە ئاسمانە بە دواتە وێڵن هەر بە ئاشکرا سەیری تۆ دەکەن بەڵام ناتبینن هەمویان کوێرن ئێمە زۆر جار دەبێت دەسێ بێنین بە چاومانە لەو کوێریەتی ڕزگار بین وەکو کۆمەلگایەکی ئیماندار دەستی خوا لە هەموو شتێکا بینین بەڵام دەستی خوا نهێنین ناو هەموو شتێک تەداخولی خوا نهێنین ناو هەموو شتێک خوا یعنی تەماشاکە ئێستا لە هەنێ منزومەی ئیسلامیە ماوەی مناڵانی مناڵان بەرنامەی گیانلەبەرانی مناڵان هەواڵی ماوەی مناڵانی ئیسلامی بەرنامەی گیانلەبەرانی ئیسلامی هەواڵی ئیسلامی ئەمانە زیادەن کاغڕانکۆ ئەمانە تعلقی زیادەن کە تۆ زۆر جار کۆمەڵ لە ڕێی ئەو ئەداتە قەمحێوەکە سیاستەکەت پەیڕەوی دەکا وا لە کۆمەلگاکە دەکەی ڕقی لە دینەکەشە بێ ڕقی لە ئیسلامەتیەکەشە بێ وەنیە نەورۆزی ئەم ساڵی کوردەکان لە ئێران ئەمەی پێوتین وەنیە پێوتین ڕەتفعلێک هەیە بەڵێ نەورۆز جەژنی ئێمەیە وەک کورد بەڵێ نەورۆز ڕۆژێکی نوێیە بەڵێ ئەوەی کە نەورۆز نەیجوڵێنێ بەڕاستی ئینسانێکی بێمیزاجە بە قەولی غەزالی بەڵام کاتێک کە تۆ بە ڕەتفعل شتەکەی کاتێکە لە ئەنجامی کاری خۆتەوە کارێک سەرڕێ ناخەیت بە ڕەتفعل شتە دەکەیت ئەو حاڵەتە دروستەکەی کە 150 ساڵە دۆخی کۆمەلگا موسڵمانەکانی تێدا دەژی ئەو کۆمەلگای موسڵمانان بۆ وایە کۆمەلگای موسڵمانان 100 ساڵە کۆمەلگایەکی ئینفعالیە چاوەڕێی فعلێکە ئەم ڕەتفعلی لە بەرامبەرەوە نیشان بە هەر لە دروستبوونی ئیسلامی سیاسی لە میسر و هەر لە دروستبوونی ئیتیحاد و تەراقیەکان لە تورکیا و هەر لە دروستبوونی لە ناو سەڵتەنەتی عوسمانی هەر لە دروستبوونی ئەبوو عەلای مەودودی لە مەنتیقەی هیندستان و ئەمانە هەمووی بەرمەبنای ئینفعال کاریان کردووە خۆیان لە ئەساسا فعلێکیان نەبوو تۆ کاتێک کە فعلێکی دیاریکراوت نییە لە ئەساسا استراتیژێکی دیاریکراوت نییە بۆ کۆمەلگاکەی خۆت بۆ دینەکەت بۆ ژیارەکەت بۆ ژیانەکەت لە ڕەتفعل نیشان دەدەی ئاوەکەت ئەڕژێتە ناو ئاشی ئەوەی کە فعلەکەی سەرڕێخستووە هیچت نامێنێتەوە 100 ساڵی حرەکی بوونی کۆمەلگای موسڵمانان و 100 ساڵی دواکەوتوی کۆمەلگای موسڵمانان ئەمەیە نەیانتوانیوە لە چوارچەوەی ڕووداوەکان بێنە دەرەوە سەیری ڕووداوەکان بکەن هەمیشە لە ژێر کاریگەری ڕووداوەکانە سەیری ڕووداوەکانمان کردو بۆیە نەمانتوانیوە هیچ کاریگەریەک لەسەر ئەو ڕووداوانە بەجێ بێڵین کە ڕوبەڕوومانە بێتەوە وەک کوردیش بە دقیق هەستی پێ ئەکرێ ئێمە لە مەسەلەی موچە لەگەڵ بەغدا بەردەوام لە ژێر کاریگەری ئینفعالی ها ناردم هانم ناردی شەگەین استراتیژێکمان نەبووە وەک خۆمان وەک کورد بۆ نمونە کاری لەسەر بکەین ئایا ئێمە ئابوووریەکی سەربەخۆی خۆماڵیمان هەبێت لە زەراعەت و لە کشت و کاڵ و لە ئاژەڵداری و لە بازارکردنی نەوت و چوزانم وەنیە هەمیشە چاوەڕێ بووین بەغدا زەختێکمان لەسەرکە پرێشەرێکمان لەسەرکە تا ئێمە ڕەتفعلێک نیشان بین و لەو بینەدا تەشەنوجێ دروست بێ و ئەمە دۆخی هەموو کۆمەلگا موسڵمانەکانە بەداخەوە کە بەم جۆرە کاریان کردو نەیانتوانێت خۆیان لە ئەساسا کار بەرهەم بێنن فعل بەرهەم بێنن قسەی کۆتایەوەیە پێویستمان بە چییە چی بکەین
ئێمە پێویستمان بۆیە ڕووناکبیری دینیمان هەبێ مسەقفی دینیمان هەبێ شەرت نییە مسەقفی دینی کەسێکی دیندار بێ نەشترسێ بەڕاستی بەڵێ شەرت نییە مسەقفی دینی کەسێکی دیندار بێ بەڵام بێ کەسێکی بە ویژدان و بە ئەخلاق بێ ئەخلاق و دین دوو زانستی تاو سەر بەخۆن کەسێک کە دینیشی نەبێت دەشێ بە ئەخلاق بێ کەسێکیش دیندار بێت دەشێ کەسێک بێنە ئەخلاقی مامەڵە بکە بەڵام یاسا ئەخلاقیەکان زۆر جار تەبان بە پێوەرە دینیەکان ئێمە گرنگە لەم کۆمەلگای خۆمانە مسەقفی دینی پێ بگەێنین ڕووناکبیری دینی پێ بگەێنین گەنجەکانمان دەرەوە ببینن بزانن کۆمەلگاکانی دیکە کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای مالیزیا بزانێت ئەو هارمۆنی کە لە وڵاتە هەیە شبە هارمۆنی لە وڵاتایە چۆن سەرڕێکەوتووەکە خەڵکەکەی بۆ نمونە ئاشتێکی شبه ئاشتێکی کۆمەڵایەتی و دینیان هەیە معتەقید نەبین کوێرانە اعتقادی کوێرانە سەری لە باشەوە دەرناچێت سبێنێ لەوانەیە وەک چەقۆیەکی دووسەر خۆمان ببڕێ و باوەڕمان وانە بێت کە حقیقەتی مطلق لای ئێمە حقیقەت ئاوێنەیەکی گەورە بوشکە هەرێکەمان پارچەیەکمان بەرکەوت بە گوێرەی گەورەی و بچووکی ئاوێنەکە خۆر لەو ئاوێنەی دەستمانە خۆی دەدرەوشێنێتەوە. زۆر بەڕێز دکتۆر ڕێبین ئەحمەد ڕەشید ڕووناکبیر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ وتەکانت سپاس دەکەم خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەێنەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ سپاس دکتۆر گیان.